أشداء على الكفار رحماء بينهم. لە 28 گەلاویژی 1358 تاوی 37 ساڵ لەمە و پێش ڕێبەری شۆڕشی ئیسلامی ئێران خومینی لە وتارێکدا بە تووڕەیی دەستوری هێرشی بۆ سەرخەڵکی کوردستاندا. این توطئه‌گرهای در کردستان و غیر اون در صف کفار هستند. ئەو ئاژاوە جێرانەی لە کوردستان و شوێنی تر لە ریزی کافراندان دەبێت بە توندی لەگەڵیان ڕەفتار بکرێت. دەوڵەت دەبێت بە توندی لەگەڵیان ڕەفتار بکات. ژاندەرمیری بە توندی ڕەفتار بکات. ئەرتەش بە توندی ڕەفتار بکات. ئەگەر ئەوان بە توندی ڕەفتار نەکەن، ئێمە بە توندی لەگەڵ ئەوان ڕەفتار دەکەین. ئەو فەرمانی خومینی کە بە فتوای جیهاد ناسراوە بە پێچەوانەی پەیرەوی ئاینی ئیسلام بووە، وەک دکتۆر خەلیقی دەڵێت. توابوو لەباری شریعەتی ئیسلامیە و لە ڕاستیدا فتوایەکی باتڵ بێمەعنا دوور لە ئاینی ئیسلام بوو و لەباری کۆمەڵایەتی و سیاسیشەوە ئەگەر تەماشای بکەی خەڵکی کورد هێرشیان نەکردبووە سەر مەڵبەندی فارس یا مەترسی ئیسلام خەنە مەترسیەوە. خەڵکی کورد بۆ خۆی مسلمان بووی تر نەیدەتوانێت ئیسلام خاتە مەترسیەوە بە پێچەوانەوە. ئەو لەسەری پێویست بوو ئەگەر کەسی هێرش بکاتە سەری وەکو کورد پارێزگاری لە خۆی بکات. بەڵام ئەوەی کە ئەو لە دین کەڵکی وەرگر لەو کاتەدا گەرمایەک گڕوتینێکی ئاینی هەبوو لەو کاتەدا و تەنها ئیحساس بوو، نەک ئیدراک و عەقڵ و شعور و تێگەیشتن و نەک تێبینی. بەڵێ کەڵکی وەرگر یەک لە دین، دوو لە ناسیۆنالیزمی فارس کەڵکی وەرگر، چونکە فارسەکان هەمیشە دژی ئازادی و بەختەوەری نەتەوەی کوردن و نەتەوەکانی دیکەی ئێرانی شەروەها. ئەو فەرمانە بڕیارێک بوو کە لەلایەن یەکەم کەسی پایەبەرزی شۆڕش و لە لایەن سیستمێکەوە دەدرا کە مەبەستی پێشێلکردنی مافەکانی ڕەوای گەلێک بوو. دەتوانین بڵین کە یەکەمین جەهاد بوو، یەکەمین بڕیاری فۆتاندنی جیابیران بوو کە لە تەرەف یەکەمین شەخصی وڵاتێکەوە کە سیستمێکی دامەزراندۆ بە شێوەی ئیدئۆلۆژیکی سیستمی جەمهوری ئیسلامی بەڕێوە دەچێ بە دژی میلەتێک، بە دژی ئازادی و بە دژی ڕزگاری ئەو نەتەوەیە لە کوردستان. بۆ بەڕێوەبردننی فەرمانی ئەو جیهادا خومینی ئایەتوڵڵا سادقی خەلخاڵی وەک حاکمی شەرع دیاری کرد و ڕەوانەی کوردستانی کرد. خەلخاڵی لە توێژی لەگەڵ حوسێنی مێهری لە ڕادیۆی دەنگی ئێران چەند ساڵ پێش دەڵێت ئەوەی ئەنجامی داوە بە پشتیوانی خومینی بووە. ئیمام پەسەندی هەڵوێستی ئێمە دەکات لەنێو ئەو دەستوورەی کە ئیمام بە منی داوە دەفەرمێت دوای تەواوکردنی ئامادەکاریەکانی دادگاییکردن بڕیاری حکمی شەرعی بدەن. خەلخاڵی و کەسانی دیکە فەرمانی خومینیان بەجێگەیان چونکە فەرمانەکەیان زۆر بەلاوە گرنگ بوو. بۆ جێبەجێکردنی جینایەت، ئەوەی کە فەرمانی جینایەتەدا، ئەوەی کە فەرمانی قەتڵ و بڕئەدا، ئەوەی کە فەرمانی قەڵاچۆکردنەدا بۆ خۆی نایەتە مەیدان. دەبێت دارودەستەیەکی ملکەچی هەبێ کە فەرمانەکەی بێ ئەملاولا بەڕێوە برن. هەر ئەو خەلخاڵی و خەلخاڵیەکان کە ئێستێ شەرماون ئەوان فەرمانی خواکەی خۆیان بەڕێوە نابن، بەڵام بۆ فریودانی خەڵک بۆ ئەوە بڵێن ئێمە لەژێر فەرمانی وەلی فەقێداین، فەرمانی وەلی فەقێ لە فەرمانی خوا بەلایەنەوە گەورەترە. هەر بۆیە ئەوان فەرمانی وەلی فەقێ بەڕێوە بن با خەڵکی فەقیر و هەژار و بێگوناه و بێتاوانیش بکەوێتە ژێر داسی مەرگیان. لە فەرماندان و جێبەجێکردنی خومینی و خەڵخاڵی لە نزیەکەوە لەگەڵ یەک هاوکاریان دەکرد. من پێم وایە هەم خەڵخاڵی ڕازی بۆ لە بەجێگەیاندنی بڕیارەکانی کە خومینی لە ڕاستیدا بۆی نووسیوە، هەم خومینی ڕازی بۆ لەوەی کە خەڵخاڵی بە شێوەیەکی باش بڕیارەکانی ئەوانی بەڕێوە بردووە. ئەوانە لە ڕاستیدا هەردووچیان یەک مەسلەک پەیڕەوی دەکەن، وەکو قوتابی و ئوستاد، وەکو با بڵێن مرید و مرشد، وەکو حوجەت الئیسلامێک و وەکو ئایەتوڵایەک، و لە ڕاستیدا وەکو نوێنەرانی بەڕێوەبەری شەریعەتی ئیسلامی جەمهوری ئیسلامی ئەوان ئەو کارەیان کردووە و خاترجەمیش بوون لەوە هەردوو گلایان کە ئەو کارێکە ئەوان کردویانە لە ڕاستیدا بۆ ئەوان خاترجەمی هێناوە، بۆ ئەوان لە ڕاستیدا ئارامی ڕۆحی هێناوە. یعنی ئەوان تینوو بوون بەوەی کە جیابیرانی خۆیان بەو شێوەیە قەتڵ عام بکەن و جیهادیان لە جێ ڕابگەێنن. هەر ئەو ڕۆژنامەنووسەی ئێرانی لە خەڵخاڵی دەپرسێ داخوا لەو ماوەیەدا کە وەک حاکمی شەرع بووە بڕیاری کوشتنی چەند کەسی داوە
کە خەڵخاڵی بە پێکەنینەوە دەڵێت زۆر بوون خوا دەزانێت زۆر بوون هەڵبەت زۆریشم لە چنگ دەرچوون کە نەمتوانی ئەعدامیان بکەم. لە کاتێکدا هێزەکانی نێردراوی ڕێژیم و سوپای پاسداران بە فەرمانی مستەفا چەمران خەریکی گرتنەوەی شارەکانی کوردستان ئێران بوون، خەڵخاڵی و کەسانی دیکە لە ماوەی چەند حوتوان خەریکی دادگایکردنی پیاوان ژنان و کوڕان لە سنا پاوە سەقز مەریوان و شارەکانی دیکە بوون کە بەبێ هیچ تاوانێک دەگیران. خەڵخاڵی لە ماوەیەکی کورد بۆ پرسیارکردن تاوانی مەفسەدول فیل ئەرز و شەڕ لەگەڵ خوا و دژی شۆڕشی بەسەردا سەپاند و ئیعدامی کردن و تەنها لە ڕۆژنامەکانی نێوخۆی ئێرانیشدا دەنجیان داوە. خەڵخاڵی نایشارەتەوە کە لە ئیعدامکردندا پەسنی کارەکەی دەکرا. ئایەتوڵڵا ئازەری قومی هەمیشە پێی دەگوتم سادق یەک لە تایبەتمەندەکانی تۆ ئەوەیە کە کاتێک حکمی لە سەدارەدان دەدەی خۆشت ڕادەوەستی حکمەکە بەڕێوە دەبەی و دوای بە خەیاڵی ئاسوودە دەچی دەخەویت. خومینی دوایەوە فەرمانەوە و هێرشی هێزەکانی حکوومەت بۆ کوردستانی ئێران جارێکی دیکە پەشڕاستی کردەوە کە لە ڕوانگەی ئیسلامەوە جاری وایە ئەو کوشتانە لە ڕووی ئاینیەوە پێویستن وەک لە ڕابردوودا پێغەمبەریش ئەنجامی داوە. ئەوانە سەرنج نادەن هەر لەو کاتەدا کە ئیسلام قوتابخانەیەکی پەروەردەکردنە، بەڵام ئەو ڕۆژەی کەزانی کەسەکان بۆ ئەوە نابن پەروەردە بکرێن 500 کەسی لە یەک جێگا لە تایفەی بەنی قورەیزە بە ئامادەبوونی ڕەسوولی خوا دەکوژن، بە فەرمانی ڕەسوول الله سەریان دەبڕن. لەو کاتەوە تا ئێستانە تەنیا کورد لە کوردستانی ئێران بە مافەکانی نەگەیشتووە و کۆماری ئیسلامی بەردەوام جودابیرانی لە سێدارەداوە، بەڵام کۆماری ئیسلامی باسێکی لەو کوشتارانە نەکردووە. سەلاحی پیرۆتی، دەنگی ئەمریکا.